چەند هەنگاوێک دوور لە نووسینگەی سەرۆک لە کۆشکی سپی کە بە ئۆڤڵ ئافس ناسراوە پێکهاتەیەکی گەورە ئامادەیە بۆ میوانداریکردنی زنجیرەیەک شەڕ کە شەوی یەکشەمە لە بەشی باشووری کۆشکی سپی بەڕێوە دەچێت. ئەو پێشبڕکێی هونەری جەنگی تێکەڵاو کە لەلایەن پاڵەوانێتی شەڕی کۆتاییەوە بەڕێوە دەچێت بەشێکە لە بۆنەکانی 250 ساڵەی ڕاگەیاندنی سەربەخۆیی ئەمریکا لە بەریتانیا. مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا پێش چالاکیەکە هاوبەشێکی دیپلۆماسی وەرزشی لەگەڵ دانا وایت سەرۆکی UFC واژۆ کرد کە تیایدا تیشکی خستە سەر هێماکانی ئەنجامدانی شەڕەکان لە کۆشکی سپی. ئێمە دەمانەوێت خەڵک سەیری ئەم بۆنەیە بکن و کۆشکی سپی لە پشتیەوە ببینن وەکو بەشێک لە ئاهەنگێران بە بۆنەی 250 ساڵەی دامەزراندنی ئەمریکاوە. پێم وایە وەکو دیاریەکە بۆ ئەمریکیەکان. ئەمەیە مانای بۆنەکەی ڕۆژی یەکشەمە. دیاریەکە بۆ خەڵکی ئەمریکا. خەڵک دەتوانن هاوکاتی یادی دامەزراندنی ئەمریکا کۆشکی سپی و پایتەختیان ببینن لە کاتێکدا بەشداری لە ئاهەنگێکی مێژووییدا دەکەن. پاڵەوانی جەنگی تێکەڵاوی ئەمریکی بۆ نیکەڵ شەڕەکانی کۆشکی سپی بە دەرفەتێکی گەورە ناوبردووتی لە هەموو ڕووداوەکانی تری وەرزشی جیهانی سەرنجی زیاتر ڕادەکێشن. مایەی شانازیە کە بتوانم لە پایتەختی وڵاتدا بەشداری پێشبڕکێیەکە بکەم. هەز دەکەم بوو مشتێکێک کە بە سوپاس و پێزانینێکی زۆرەوە لێی دەڕوانم. مایکل چاڵندەر هاوڵێکی جەنگاوەری ئەمریکایی ئەو دەڵێت ئەم چالاکیە مێژوویە و ساتێکی سەرەکیە لە ژیانی وەرزشیدا بۆی. بۆ من کە بە ڕەنگی سوور و سپی و شین داپۆشرێم، بۆ من لە کۆشکی سپیەوە بەرە و هەشت گۆشەکە بڕۆم بۆ نوێنەراتیکردنی ئەمریکا، نوێنەراتی خۆم بکەم، تەنها نوێنەراتی ئەوە بکەم کە من کیم و ئەم وڵاتە بۆ من مانای چییە؟ ئەمە خەونێکە دێتە دی. لەو چالاکیەدا بەگشتی 7 شەڕ بەڕێوە دەچێت لەو گۆڕەپانە کاتی کە لە شوێنێکدا دروست کراوە جێگای نزیکەی 4000 کەس دەبێتەوە.